مامۆسایان و قوتابیان و خوێندکارانی عزیز و خانەوادە بەڕێزەکانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم کاتتان باش جژنی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێ وەگاگادارن حکومەتی هەرێمی کوردستان بۆ سەلامەتی گیانی قوتابیان و خوێندکاران لە هەرێمی کوردستان پشووی ناوەندەکانی خوێندنی ڕاگەیان و ئێمەش لە وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بۆ دەسەڵاتی پێمانرا بوو لە کۆبوونەوەی 5/5/2020 ئەنجومەنی وەزیراندا ئەومان ڕاگەیان کە تاقیکردنەوەکان لە 1/6/2020 بۆ گشت قۆناغەکانی خوێندن دەکرێت بەڵام پێشهاتە تەندروستیەکان و هەروەها هەڵسەنگاندنی وردی وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو ئاماژە بۆەوە دەکەن کە لە ئێستادا سیاسەتی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا باشترین بژاردەیە لەو ڕوانگەیەوە ئێمە پاکێجێکمان حاضر کرد بۆ گفتوگۆ لە نێوان ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی وەزیران و هەروەها پاشتریش کۆی پاکێجەکەمان پێشکەشی بەڕێزان جنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و جنابی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کرا پاشان ڕەزامەندی درا لەسەرەوەی کە دەسەڵات بدرێتە وەزارەتی پەروەردە و ئەم فەرمانە وەزاریە دەربچوێنین سەبارەت بە چارەنووسی پرۆسەی خوێندن بۆ ساڵی خوێندنی 2019-2020 کە لێرەدا دەقی فەرمانە وەزارەکەتا بۆ دەخوێنینەوە کە ئاماژەیە بۆ چارەنووس و شێوازی مامەڵەکردنی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پرۆسەی پەروەردە و لێرەدا دەمەوێت بەر لە خوێندنەوەی فەرمانە وەزاریەکە سوپاسیشی بێپایانی مامۆسایان و سەرپەرشتیاران و بەڕێوەبەرەکانی گشتی پەروەردەکان لە پارێزگاکان و هەروەها لە وەزارەت و بەڕێوەبەری پەروەردەی قەزاکانیش بکەم کە ئەم ساڵی خوێندن هەوڵ و ماندووبوونێکی زۆریاندا و هەروەها ڕەنجێکی زۆریان کێشا کە توانیان ساڵێکی خوێندنی ئارام بەڕێ بکەین هەتاوەکو ڕۆژی 25/2/2020 کە پەتای کۆرۆنا وای لێکردین پشوو لە ناوەندەکانی خوێندن ڕابگەێنین بەڕێزان فەرمانی وەزاری لە وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان ژمارە 5300 لە 23/5/2020 پاش خستنە ڕووی 4 بژاردە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەبارەی چارەنووسی تاقیکردنەوەکانی ساڵی خوێندنی 2019-2020 بەڕەچاوکردنی دوایین هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی سەبارەت بە پەتای کۆرۆنا بە پێویستیە ڕەچاوکردنی سەلامەتی گیانی قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان و ئاماژە بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بە گوێرەی ئەو دەسەڵاتی پێمانراوە بڕیاردرا بە یەک قوتابیانی قۆناغی یەکی بنەڕەتی تا قۆناغی سێ بنەڕەتی واتە بازنەی یەکەم تەنها هەڵسەنگاندنیان هەیە تاقیکردنەوە ناکەن بەگشتی ئەم قۆناغا بە دەرچوو هەژمار دەکرێن بۆ ساڵی خوێندنی 2019-2020 بەبێ ئەوەی هیچ هەڵسەنگاندنێکی دیکە ئەنجام بدەن دوو قوتابیانی قۆناغی 4 بنەڕەتی تا 11 ئامادەی و پۆلەکانی 10 و 11 ئامادەیی پیشەی و پەیمانگاکان لە قۆناغی یەکەتاوەکو قۆناغی 4 پەیمانگاکان و پۆلەکانی 10 و 11 خوێندنی ئیسلامی دەرەنجامی وەرزی یەکەمیان بۆ هەژمار دەکرێت نمرەی بڕیار و پەڕینەوە وەکو ساڵانی ڕابردوو دەبێ بەبێ هیچ گۆڕانکاریەک لەسەر نمرەکانی وەرزی یەکەم هەژمار دەکرێت هەر قوتابیەک پاش ئەو ڕێکارە دەربچێت ساڵی خوێندنی کۆتایی پێدێت و بە دەرچوو ئەژمار دەکرێت ئەگەر قوتابی و خوێندکار لە هەرچەند بابەت دەرنەچوو ئەوە مافی دەبێت لە خولی دووەم تاقیکردنەوە لە گشت ئەو بابەتانی کە دەرنەچووە لە خولی دووهەم تاقیکردنەوەکان بکاتەوە سێهەم لە 1/6/2020 تەنها قۆناغی 12 ئامادەی بە هەموو بەشەکانیەوە وێژەیی زانستی پیشەیی خوێندنی ئیسلامی و قۆناغی پێنجەمی پەیمانگاکان حکومی و ناحکومیەکان تاقیکردنەوە ئەنجام دەدەن بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان 4 قوتابخانە نێودەوڵەتیە ناحکومیەکان تەنها دەبێت ئەو تاقیکردنەوەانە ئەنجام بدەن کە نێودەوڵەتین لەگەڵ تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە قۆناغی 12 ئامادەی 5 قوتابخانە لۆکاڵیە ناحکومیەکان ئەوانەی سیستمی خوێندنی حکومەتی هەرێمی کوردستان پەیڕەو دەکەن ناوەڕۆکی ئەم فەرمانە جێبەجێ دەکەن 6 قوتابخانە بیانیە ناحکومیەکان بە گوێرەی سیستمی وڵاتی خۆیان تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن ئەگەر تاقیکردنەوەکان پەیوەست بوو بە وڵاتی دایکەوە ئەگەر تاقیکردنەوەکان پەیوەست بوو بە وڵاتی دایکەوە دەتوانن بە گوێرەی وڵاتی دایک تاقیکردنەوە بکەن و ئەگەر تاقیکردنەوەکەشیان پەیوەست نەبوو بە وڵاتی دایکەوە جگەل لە قۆناغی 12 ئامادەی ناتوانن قوتابیان بۆ تاقیکردنەوە ببنەوە بۆ قوتابخانەکان پێویستە هەموو ڕێکارەکانی قوتابخانە حکومیەکان جێبەجێ بکەن حوت بەڕێوەبەراتی گشتی پەیمانگاکان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی ئەزمونەکان و هەڵسەنگاندن لە وەزارەت ڕێنمایی پێویست دەردەچوێنن بۆ شێوازی هەژمارکردنی نمرەی قوتابیانی پەیمانگاکانی وەزارەتی پەروەردە لە قۆناغی 1 تاکو قۆناغی 4 پەیمانگاکان 8 بۆ چۆنێتی تۆمارکردنی نمرەکان لە تۆماری گشتی و تۆماری نمرەی کارژێڕی و بۆردی نمرەکان و تۆماری نمرەی مامۆستا ڕێنمایی تایبەت لەلایەن بەڕێوەبەراتی گشتی ئەزمونەکان دەردەکرێت ئەم فەرمانە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت
بەڕێزان مامۆسایانی بەڕێز قوتابیان و خوێندکارانی عزیز و خانەوادەکانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرچوونیان فەرمانە وەزاریە پاش ڕەزامەندی کۆی گشتی ئەندامانی ئەنجومەنی وەزیرانە مەبەستیش لێی تەنها پاراستنی سەلامەتی گیانی قوتابیان و خوێندکارانە ئەوەی کە لێرەدا دەکرێت ئاماژی پێ بدەین جەختی لێ بکەینەوە ئەوەیە کە لە بەرواری 1/6 تەنها قوتابیانی قۆناغی 12 ئامادەی بە هەموو بەشەکانیەوە و هەروەها قوتابیانی قۆناغی پێنجەمی پەیمانگاکان لەبەرەوەی ئەوانە پێژینەوەی دەرچوونیان هەیە و هەروەها مستەلزەماتی ئەوەشیان پێویستە کە بڕوانامە وەربگرن بە شێوازی دیبلۆم پێویستیان بە ئەنجامدانی تاقیکردنەوە هەیە کۆی گشتی دیکە لە قوتابیان لە هەرێمی کوردستان ناوەڕۆکی ئەم فەرمانیان بەسەردا جێبەجێ دەکرێت بە هیوای ئەوەی کە سەلامەت و پارێزراو بن دووبارە جەژنتان پیرۆز و کوردستان ئاوادان بێت.